بەینتان باش بەڕێزان ئەمڕۆ 22/4/2022 کاتژمێر حەوتی بەیانیە بەڵام بەڕێزان ئێمە ئەم بانی هەڵهاتنەوە دوانە بۆیە بێ بەردەوامی ئێماڵینە بێت هاودێری تێرەکانمان بکەینەگە سیرکەن ئەمە لەمەوە ئەگە بیبین هەرکو قەپاغەکە هەڵ هاتووە بەو یەکەوە ببورم ئەوەی لێ بکەین بۆی ئەگە بیبینن هەڵەن بەڕێزان ئێمە ئەزانین ئەمە خوێنی تایە تەڕاکە ئەو بێچوەگە تەڕ نەبێ هەڵ نایەخۆ دایکەکە لایە باە لە ژێریایەتی زۆر جار بەمەوە ئەنووسێت بە یەلکەکەی کەوە ئەنووسێت چکۆک و قەپاغ وایە چێتە ناوی ئێمە بێ مشکی دەشەوە پێوەی نووساوەگە ئەستی پێەکەن تەواو کەپس ئەو ێستا لێم کردەوە ئەیبینن تەڕە ئێشتا ئەو یەکەی کە هەڵ نایە بە هیچ شێوەیە ئەیبینن هێشتا تەڕە نەرمە کە شی هەیە لەبەرەوە زۆر جار کە ئەم کێشەیە ئەبێت دەیترەوە یەکەیکیان هەڵ نایە بەیانەیەوی کە هەڵ نایە بە تاکیدی و لە 100% لەبەرەوە هیوادارم ئەگەی بینن چۆن ئەبینن چۆن پیان نووساوە بەوی کێشە ئەوە لەبەرەوەی نەرمە ینی نەرم نەبێ هەڵ نایەت هێلکەکە زۆر بە ئاسانی وکو قەپاق ئەچێتە ناو ئەوی کە و ئەبێتە هۆکاری ئەوەی کە هێلکەیەکە لە ناوە چێ زۆر جار لەگەڵ دوو هێلکار ڕۆئەیات هیوادارین ئاگاداری ئەو خاڵانە بن ئەوەی ساڵاتون لەوانی هەر تۆزە لە مۆکرێک هەڵاتون زۆر سپاس کاتی خۆش بۆ میکات